بەڕێزان لە هەرکیوان سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ژینگە پارێزی بە دیدارتان شادەبینەوە. لە بەرنامەی ئەم جارەی ژینگە پارێزی باز لە ژیانی گیانەوەرانی کێوی دەکەین، لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەین جۆری ئەو گیانەوەرە کێویانەی کە لە باشووری کوردستان هەن چین و هەروەها ئەو مەترسیانەی کە لەسەر ژیانی گیانەوەرە کێویەکان هەن چین و ئەو ڕێگە چارەسەرانە چین بۆی کە بگیرێنە بەر بۆ پارێزگاریکردن لە ژیانی گیانەوەرە کێویەکان. پێکەوە راپۆرت دەبینین و پاشان لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەین. بینەرمان بن. ئاژەڵی کێوی یا گیانەوەری کێوی بە تەنیا و بەبێ هیچ یارمەتێکی مرۆڤ دەژی. ئەمەش بەو مانایە دێ کە بۆ دەستەمۆکردن نییە، لە شوێنی سروشتی تایبەت، خواردن و پەناگە و ئاو و هەموو پێداویستیەکانی تری خۆی دەدۆزێتەوە. گیانەوەری کێوی ڕۆڵی بەرچاویان هەیە لە پارێزگاریکردن لە هاوسەنگی ژینگەیی. خێرابوونی لە ناکاوی پرۆسەی لە ناوچوونی ژینگەی گیانەوەران بۆ تا هەڕەشە بۆ سەربوونی گیانەوەران بە تایبەت پڵنگی کێوی. لە کوردستان شان بەشانی پڵنگ چەندین جۆر گیانەوەری شیردەر و خشۆک و وشکاوەکی دیکە و باڵندە ڕاوکەرە گۆشتخۆرەکانیش هەڕەشەی لە ناوچوونیان لەسەرە. گیانەوەرەکانی دیکە لە نمونەی بزنی کێوی کە ئاژەڵێکی دەگمەنە و لە سەرتاسەری جیهاندا تەنها نزیکەی 20,000 سەر بوونی هەیە و لە کوردستانیش دەگمەنن. سەرچاوەی سەرەکی خۆراکی پڵنگە و بە کەمبوونەوەیان پڵنگیش سەرچاوێکی سەرەکی خۆراکی لەدەستدەدا. ڕاوکردن و کەمبوونەوەی خۆراک و تێکدانی ژینگەی سروشتی هۆکارن بۆ لە ناوچوونی بەشێک لە گیانەوەرانی کێوی و بەتایبەت پڵنگ. زیادبوونی دیاردەی ڕاوکردن بۆتە هۆی زیانگەیاندن بە ژمارەی گیانەوەری کێوی. پۆلیسی دارستانیش ناتوانێت کۆنتڕۆلی ئەو دیاردەیە بکە و یاسا و ڕێنمایەکانی پاراستنی گیانەوەری کێوی و ژینگە و دارستان جێبەجێ بکە. دەستدرێژی مرۆڤ و لە ناوبردنی ڕووبەرە سەوزاییەکان بە شێوەیەکی نایاسایی وای کردووە بەشێکی بەرچاو لە دارستانەکان کە پڵنگ و چەندین جۆر گیانەوەر و باڵندە پشتی پێدەبەستن لە ناو بچن. بەپێی لێکۆڵینەوەیە کە لەلایەن نەتەوە یەکگرتووەکان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەنجامدراوە لە نێوان ساڵانی 1999 بۆ 2018 نزیکەی نیوەی دارستانەکانی باشووری کوردستان زیاتر لە ڕووبەری 890,000 هێکتار لە ناوچوون. زۆری نەشیان بەهۆی بڕینەوەی درەخت و ئاگرکەوتنەوە بووە. درەختی بەڕوو ڕووەکێکی بنەڕەتیە لە باشووری کوردستان. ئەگەر بێت و دارستانی بەڕوەکان بەردەوام بن لە ناوچوون، ئەوە بەوتەی پسپۆڕانی گیانەوەری کێوی بوونی ئاژەڵی کێوی و پڵنگ بەو جۆرەی ئێستا بەردەوامی نابێ. لە سەر و هەموو ئەمانەوە بەڕووی قەوقازی کە یەکێکە لە 4 جۆرەکەی درەختی بەڕوو کە لە چیاکانی کوردستان دۆزراوەتەوە لە مەترسیدایە لەسەر ئاستی ناوچەی و هەروەها مەترسی لە ناوچوونی تەواوەتی لەسەرە لە دارستانەکانی عێراقدا. هانا ئەحمەد ڕەزا پسپۆڕی گیانەوەری کێوی دەڵێ ئاسانە هەست بەوە بکەی کە بێدەسەڵاتی لە ئاست ڕێگریکردن لە تێکدانی ژینگە، بەڵام بە درێژایی سەدەی ڕابردوو کورد زۆر تێکۆشاوە بۆ پارێزگاری و کۆنتڕۆڵکردنی ئەو چیایانە. هەموو ئەو خەبات و تێکۆشانانە بێمانە دەمێننەوە و ئەگەر بێت و ئاژەڵە کێویەکان و پڵنگەکان لەناو بچن. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێت. ڕێگەیەکی دوورمان بڕیوە هاتوونێتە شاخی پیرەمەگرون لەگەڵ میوانەکەم خات و هانا ڕەزا پسپۆڕی بواری گیانەوەرانی کێوی گفتوگۆکەین. خات و هانا ڕۆژت باش. ڕۆژ باش بخێر. خات و هانا با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم. بەڕێستان چەند ساڵە لە بواری گیانەوەرانی کێوی کار ئەکەن و ئەو کارانەی کە ئێوە کردوتان لەم بوارە چی بووە؟ بڵێ لە ساڵی 2009 من دەستم پێ کرد ڕاستەخۆ دوایەوەی کە لە زانکۆ تەواو بووم لە 2009 پەیوەندیم کرد بە ڕێکخراوی سروشتی عێراقەوە. ئەو کات ڕێکخراوی سروشتی عێراق پرۆژێکیان هەبوو بە ناوی بایۆدایڤرسیتی ئێریا، ینی ئەو ناوچانی کە بۆ هەمە چەشنی زیندەوەری زۆر گرنگن. ئەو کاتە کە من پەیوەندیم کرد ئەوان هیچ کارمەندێکیان کاریان لەسەر شیردەرەکان ناکرد، گیانەوەرەکان بەگشتی زیاتر باڵندە و ڕۆکیان پسپۆڕی لە بوارەیە هەبوو. ئیتر من کە چوومە ئەوێ پێم خۆش بوو کار لەسەر شیردەرەکان بکەم و با بڵێن بەشی گیانەوەرە کێوەکانمان کردەوە. لەو کاتەیە ئیتر من یەکسەر دەستم کرد بە کاری مەیدانی لەگەڵ تیمەکەیە و بە قسەکردن لەگەڵ خەڵکی دیەکانە و پرسیار لێکردنیان دەستمان پێ کرد. ئەو کاتەکە
سادەترین پرسیارەوە بوو چ جۆرە گیانۆرێکی کێوی لە ناوچەکەی ئێوەیە ئەبینن زۆربەی زۆری خەڵکی دێکان ئەیانوت گیانۆری کێوی نابینین زۆر دەگمەنن یان زۆربیان هەر چەقەڵ و ڕێویان بەگشتی بینی بوو لە پاش ئەوە ئێمە دەستمە کرد بە پرۆژەیەک بۆ سەرژمێریکردنی یاخود پاراستنی بزنە کێویەکانیان کەڵە کێوی لە ناوچەی بارزان و پیرەمەگرۆن شاخی پیرەمەگرۆن ئەو کاتێک ئێمە دەستمان پێ کرد شاخی پیرەمەگرۆن هێشتا بزنی کێوی تا تۆمار نەکرابوو و نزیکەی 7 ڕۆژ ماینەوە لەسەر شاخەکە تەنها 6 سەرمان ژمارد ینی زۆر دەگمەن بوو زانیاریەکان هەتا وردە لە هەتا ئەم من 12 ساڵە کارەکەم وردە خەڵک زیاتر شارەزایان پیا کردو لە بەکارهێنانی کامێری شارە ئەوانە و وردە ئەتوانین گیانۆرەکان زیاتر ببینی بەراورد بە بۆ کاتی کە من دەستم پێ کرد تەمەنێک لە شارەزایی لە بواری ئاژەڵی یان با بڵێن گیانەوەری کێوی ئەمە بەڕاستی جێگەی خۆشحاڵیە کە خانمێک شان بەشانی پیاوان یان ئازاتر لە پیاوەکانیش لەم بوارە وەکو چالاگوانێک ئەبینرێتەوە و ئیشەکانە جێگەی دڵخۆشین با بەو پرسیارە ینی ئەو بپرسم کە ئەو جۆرە لە ئاژەڵی کێوی کە لە ناوچەکانی باشووری کوردستانە هەن جۆرەکانیان چین ئێوە لە گەڕانەکانتان ناتوانانی وتانە چی تۆمار بکەن ئەو جۆرانە چی لەگەر ئاماژەی پێ بەڵێ ئێمە لە کوردستانە نزیکەی زیاتر لە 75 جۆر لە گیانەوەری کێوی یا گیانەوەری شیردەر تۆمار کراون ئێمە بە شێوەیەکی گشتی وەکو ڕێکخراوەکەمان زیاتر لە سەرتاسەری هەموو عێراق ئیشمان کردووە بەڵام من بۆ خۆم زیاتر پسپۆرەکەم لە هەرێمی کوردستانە بووە ئەوانەی کە لە بدایەتەوە تۆمارمان کردووە ینی جۆری با بڵێن مێرو خۆرەکانە گۆشت خۆرەکانە کەڵبەدارەکان ئەمانە هەمووی بە پێی خێزانەکانیان جیاوازر خێزانی پشیلەکان خێزانی شەمشەمە کوێرەکان بە شەمشەمە کوێرەکان ژمارەی زۆریان هەیەوانیش ئەمانە هەمووی با بڵێن لە هەر خێزانە و جۆری دەگمەن و جۆری باویشی هەیە زیاتر ئەوەی ئێمە لە بیداتەوە تۆمارمانە کرد بە چقەڵ و ڕێوی و بەراز و ماڵی سوچڕ و ئەمانە دەستمان پێ کرد بەڵام کە کامێری شاراومان دانا ئێمە لە ساڵی 2011 6 کامێری شاراوە پێڵێن کامێرە تراپ لەلایەن ڕێکخراوێکەوە درا بە ڕێکخراوەکەی ئێمە ئەو کاتەرچەنە هیچ پرۆژێکیشمان نەبوو بەڵام من پێم خۆش بوو کە بیان خێنە کار ینی بۆچی هەر لە ئۆفیسادا بنرێن ئیتر بڕیارمان نا کامێرەکان دانێن وردە چکە گیانەوەرە شیردەرەکان بە شێوەیەکی گشتی شەوانە دەرەکەون شەوانە چالاکن بە ئینگلیزی پێیان وترێن نەکترنەڵن ئەم گیانۆرانە بە ئاسانی بە ڕۆژە تۆ نایان بینیت ئەبێت ماوەیەکی زۆر دابنیشی بە دیاریانەوە بە تایبەتیش زۆربەی شیردەرەکان لە کاتی خۆرکەوتن و خۆرهەڵاتنا دەرەکەون یانیونە ئاسان نییە بۆ کەسێک هەر ئاوا لە ڕۆژەکەیاتە دەرەوە بیان بینێ لەبەرەوە ئەو کامێرە تراپانە هاوکاری کردی لە تۆمارکردنی زۆرێک لەو گیانۆرانەیە لە ڕێگەی ئەو کامێرەوە توانیتان ئەو جۆری ئاژەڵانی کە تۆماری بکەن چیتان تۆمار کرد بەڵێ ئێمە لە با بڵێن لە دوای ئەوانەی کە باسم کرد ئەو جۆرانە ئیتر کەوتینە تۆمارکردنی بزنی کێوی چالاکە با بڵێن ئەوەی ئێمە پێڵین دەڵک بۆنکە ناوە کوردەکان زۆر جار تێکەڵێکی تیا هەیە بەڵام ئەوەی ئێمە پێڵی بە ئینگلیزی ستۆن مارتن ویزڵ ئەمانەمان هەمووی تۆمار کرد بەڵام لە ساڵی 2011 بۆ یەکەم جار توانیمان پڵنگ تۆمار بکەین بۆ لەسەر تاسەری هەموو وڵاتەکەیە و بۆ کوردستانیش بە تایبەتی کە لە ساڵانی 1950کانەوە بەدەگمەن باڵی ڕێکۆردی یا داتای پڵنگ هەبوو لە وڵاتەکەیە ئەو وێنەیەکی ئێمە تۆمارمان کرد بۆ یەکەم جار 2011 یەکەم تۆمار بوو کە بیسەلمێنێت پڵنگ هەیە چونکە پێشتر منە ئەچوومە هەردی هاتێکش لە خەڵکی بە تەمەنیشم ئەپرسی ئەیان و لە ساڵانی هەشتاکانەوەی تر نەبینراوەتەوە پڵنگ بەڵام ینی جێ خۆشحاڵی بوو کە ئێمە توانین بڵێن ئێوە یان یەکەم ڕێکخراویان یەکەم کەسان بوون کە توانیتان لە ڕێگەی کامێرەکانتانەوە ئەوە ئاشکرا بکەن کە لە کوردستانە پڵنگ هەیە بەڵێ جۆرەکانی تری ئاژەڵیانی بینراوە بەڵام بە تایبەتریان مەسەرەن جۆری پڵنگ وەکامەژت پێکرد لە کۆنترا بینراوە نەک لە ڕاستە و لەو کاتەوەی تر عادەتەن خۆی حیوانات لە وڵاتێکە ژمارەیەکی کەمیان هەبێ وردە بەرەو نەمان و ئینقیرازە ڕۆن ئیتر بۆ نمونە ئەو کەسانی کە ئیش لە بوارەکەیەکەن لە ساڵێکا تۆمارێکن ئیتر
بەردەوام بە دوایە گەڕێن 10 ساڵی تر تۆماری ناکەن ئیتر لە دوای 10 ساڵی بڕیارێن کە ئەمەی قەرازی کردووە پڵنگیش بەو شێوەیە هەرچەنە کە هیچ کەسیش ئیشی لە وڵاتەکەیان نەئەکرد بەڵام بەپێی زانیاری ئەو کەسانی کە هاتبوون پرسیاریان کردبوو خەڵکە کەوتبووی پڵنگ دەبینراوە و بڕیاریرا بوو کە قەرازی کردووە باشە لە ڕووی ژمارەوە من لە ڕووی جۆرەوە زانیمان بەڵام لە ڕووی ژمارەوە ژمارەم ئاژەڵانە یان با بڵێن ئەم گیانەوەرە کێویانە چەندن ینی داتایەک هەیە بۆ ئەمە خۆی هەر جۆرێک لە گیانۆر و ئەبێ سەرژمێری تایبەتی بۆ بکەیت و سەرژمێریکردنەکەش و هەروە ئاسان نییە ینی تۆ ئەتوانی هەم لە گۆترە بڵیت ینی بەپێی زانیاری و چاودێری خۆت من 12 ساڵە بۆ نمە چاودێری پڵنگی کێوی یەکەمیان حیوانی کێوی ڕەنگە بە تەقدیری پێت بڵێم ڕەنگە ئەوە نەبن بەڵام کە ئەچیتە ناو بەحسەکە و توێژینەوەکە زیاترەکەی بە شێوەیەکی زانستیانە سێرەکەی ڕەنگە بەو شێوەیە نەبێت لەبەرەوە من خۆم بە دوورەگرم لەوەی بڵێم ئەوە نەسەرمان هەیە چکە تا ئێستا سەرژمێرێکی تەواو نەکراوە و سەرژمێرەکەش زۆر جار یان لەسەر ئاسی ناوچەیەکی کەمەکرێ بۆ نمونە من بۆ لە کاتی توێژینەوەی ماسەرەکە سەرژمێری بزنی کێویم لە ناوچەی قەرداخ و دەربەنی خان کردووە و ڕێژەیەکە بە شێوەیەکی زانستی دەرهێناوە کە ئەمە هەیە بەڵام لەسەر ئاسی هەموو کوردستان چەند بۆ لەو دوو ناوچەیە وڵی من بەحسەکەم هێشتا بڵاو نەکردێتەوە لە بەتەمان بڵایکەم و لە نووسینەوەیە بەڵام ئەوەی کە من سەرژمێریم کردووە خۆی سەرژمێریکردنەکە عادەتەن ئێمە لە ڕووی زانستیەوە بەپێی ئەڵێن چەندانت هەیە لە کیلومترێکی چوارگۆشەیە چەند سەرت هەیە عادەتەن خۆی کەمترە لە یەک لە ڕووی زانستیەوە ڕەنگە ئەوە ینی قبول کراوە بەپێی تەقدیر بەڵام تۆ بڵێ خۆ ناتوانانی نیو بزن نییە کە تۆڵێ لە کەمتر لە یەکمانەیە بەڵام تەقدیرەکە بۆ شێوەیە کە ڕەنگە لە کیلومترێکی چوارگۆشە هیچ دانەیەکی بەر نەکەوێت بەڵام بۆ هەموو قەرداخ و دەربەخان من پێشتریش چەند جار پرسیارم کردووە لەو باوەڕیا بوون زیاتری تابێ بەڵام پێشبینەکەی من کەمتر بوو نزیکەی ینی کەمتر لە 1600 سەرژمێری کردەوە بۆ ئەو ناوچەیە کە من بەسم تیاکەەوە دیارە هەر هەموو قەرداخیش نییە من بەپێی توانای ئەو کامێرە تراپەیەکە دامناوە ئەو وێنانی کە دەسم کەوتەوە ئەو ناوچانی کە ئێوە سەردانتان کردووە توێژینەوەتان تی ئەنجام داوە یاخود داتاتان لێ وەرگرتووە کوێن کە گیانەوەری کێوی لێیە ئەنی ئەگەر بە دیاریکراویش ناوچەکەمان بە تەواوەتی پێنەوترێ بەڵام وەکو منتیقەیان وەکو سنوورێک ئەومان پێ بڵێ خۆی هەر لە 2009 کە ئێمە کارمان لەسەر تۆمارکردنی گیانەوەرە کێوەکان کردووە سەرتاسەری هەرێمی کوردستان گەڕاوین بە هەر چوار پارێزگاکەوە لە دهۆکەوە دەستمان پێ کردووە هەتا هەولێر و هەتا سلێمانی و ئەو کاتە هەڵەبجە هێشتا نەبوو بۆ پارێزگا بەڵام هەڵەبجەشمان ینی سەرژمێریمان لەو ناوچانەش کردووە ینی لەسەر ئاسی هەر چوار پارێزگاکەم کردومانە ئەو ناوچانی کێمە دیاری ماکرۆکۆ ڕێکخراوی سروشتی عێراق لە ساڵی 2007 82 ناوچەی دیاری کردووە کە گرنگن لە ڕووی هەمەجۆری زیندەوەری و سروشتیەوە بەگشتی هەم ڕۆکەکان هەم گیانەوەرەکان هەم لە ڕووی سەرچاو ئاوەکانی هەم مێروەکان هەم ئەو گیانوەرانش کە لە ناو ئاوەکانان لەسەر بنەمایانە هەڵسەنگاندنەکەمان کردووە 82 ناوچە لەسەر ئاستی عێراقا دیاریکراوە بەڵام 45 ناوچە ینی زۆرینەی ناوچەکانەکەوێتە هەرێمی کوردستانەوە کەواتە لەسەر هەموو ناوچەکان ئێمە کارمان کردەوە بەڵام لە ساڵی 2014ەوە ڕێکخراوی سروشتی عێراق بەهۆی هاتنی داعش و ئەوانەوە سەرچاوی دارایی کەم بووە ستافەکان کەمتر بوونەوە لەبەرەوە توانای کارکردەکانمان چڕ کردەوە لەسەر ئەو ناوچانەی کە لە ڕووی هەمەجۆریەوە ئەولەویاتن ینی لە پێشینەی ناوچەکانی ترن و بەتابەتیش کە بۆ گیانەوەرەکێوەکان گرنگ بن ناوچەی دەربەنی خان و هەورامان و قەرەداخمان هەڵبژارد کە کارەکانمانی زیاتر تیا بکەن بەڵام بە دڵنیاییەوە زۆر ناوچەی تریش هەیە کە گرنگن بۆ گیانەوەری کێوی بەڵام هۆکاری ئێمەوە بوو فۆکەسی سەرەکیمان لەسەر پاراستنی پڵنگی کێوی چکە پڵنگ زۆر دەگمەنە یان ئەگەر کاریان لەسەر لەکرێت لە ماوەیەکی کەمە ئایتر ئەوانەش نامێن و لە ناو ئەچن لەبەر ئێمە بەلامانەوە گرنگ بوو کە سەرەتا کار لەسەر ئەوە بکەین ناوچەیەکی پارێزراوێکی سروشتی دروست بکەین بۆ ئەوەی ئەم پڵنگانە لە مەترسی لە ناوچوون و ڕاوکردن ڕزگار واتە توانین بڵین بە داتاکردنی یان تۆمارکردنی ئەم زانیاریانەی کە هەیە ینی هەبوونیان گرنگەوە پێویستە بە دڵنیاییەوە زۆر گرنگە چونکە خۆمان هەم بۆ نەوەکانی داهاتوشمان ئەگەرنەوەکانی پێشێمەمانیان تۆمار بکردایە ڕەنگە ئەو پڵنگە کە باسی یەکەین فارسی نەبووایە کوردی بواە بە دڵنیایی و ڕێزێکی زیاتریش لەو خاکاگیرا لە خەڵکی ئەو وڵاتاگیرا چونکە جوهدیان کردووە بۆ پاراستنی پێویستەکە ئەمە نرخ و گرنگی و بەهاییەوە بزانین کە لەم بوارە کار ئەەکەن و کار لەسەر بە تۆمارکردنی ئەو جۆرە لە ئاژەڵ یان با بڵنگیانەوەری کێوی ئەەکەن لە
ناوچە سروشتەکانی زۆر زۆریش کوردستان. گرنگە ینی خاڵە زۆر گرنگە کە خەڵکی تر خەڵکی زیاترمان هەبێ کە گرنگی بم بوارە بن و لە ڕووی پسپۆریشەوە بیکەن بە پسپۆری خۆیان هەر ئەوە نەبێ بۆ نمونە کامێرەیەک دانیت و تۆماری گیانۆرێ بکەیت و وەکو ئارتی ئازاڵات بێ زیاتر بەڵکو لە ڕووی زانستیشەوە لە سەری بخێنیتەوە لی تێبگەیت بتوانین لە ڕووی زانستیەوە سەرژمێریان بکەی لە ڕووی زانستیەوە چارەسەر بۆ کێشەکانیان بدۆزیت و چونکە لێسایە کە کێشەی زۆر زۆرمان هەیە هەم لە ڕووی بۆ سەر سروشت هەم بۆ گیانۆرەکیەکان بەشێ کتابەتیش. دەست خۆش بۆ زانێرەکانت با ئێسش درێژە بە گەشتەکەمان بدەین من لە سەرەوە زیاتر گفتوگۆکەی فەرموو. باشە خاتوهانە لێرە ینی کاتوینەتە سەرەوە سیاجە بینین ئەم سیاجە ینی چ کێشەیەک بۆ ژیانی گیانەوەری کێوی دروست دەکات. بەڵێ سیاج یەکێکە لەو کێشانەی یا ئەو بربەستانی کە یێتە ڕێگەی گیانەوەری کێوی خۆی عادەتەن گیانەوەری کێوی دەشتێکی زۆر زۆری پێویستە ناوچێکی زۆر زۆری پێویستە بۆی بە ئاسانی بتوانێت بگەڕێت تر بە دوای خواردناگەڕێ نێچیراگەڕێ بە دوای زاوزێ ئەگەڕێت ئەنی ئەمانە بۆ خۆ پاراستن پێویستی بۆەوەی ناوچێکی زۆر زۆر بڕوە کە لە پڕ سیاجێکێتە بەردەمی ئیتر نازانێت سەری لێ شێوێت کە سەریشی لێ شێوێت هەم لە ڕووی سترسەوە مەترسی بۆی هەم لە ڕوویەوەی کە ینی ئەکرێت زۆر بە ئاسانتر ڕاوکرێ لە برەوەیەکێک لەو کێشە گەورانی کە لە وڵاتی ئێمە هەیە ئەوەیە کە ناوچە سروشتەکان کە خەڵک باخی لێ هەیە تەنانەت لە کاتێکا بەکاریشی ناهێنێ بۆ پێداویستی خۆی بەڵام سیاجێکا بۆی خەڵک داگیری نەکە ئەو سیاجانە زۆر زۆر ینی من لە ڤیددیوەیەکی شا لە ماوەیە بڵاو بۆ خەڵکی ناوچەیە بابزانم پشتەر و ئەوانەیە کە جۆرێک لە پشیلە پێڵێن وەرشەک لینکس ئەوە زۆر زۆر دەگمنە لە وڵاتیمەوە دوو هەم تۆمارە لە کوردستانە تۆمار کرابێ کەچی سیرەکەی سەری لە شێواوە ئەو لینکسە چکە سیاجەکەشە بینیت کە ناتوانێت لە سیاجەکە دەرچێت مانایە ینی زۆر بە ئاسانی خەڵکە کەتوانیوان ئە پشیلێ بگرن بۆ لە بەرەوە سیاجە هەبوو سەری لە شێواوە کەوتۆتە بەردەمی خەڵکەکە ئەوانە هەمووی مەترسین بەسەر باشە توانین بڵێن ئەم سیاجەیان ئەم جۆرە لە تەلبەنکردن سنووری دەستکردی مرۆڤەکانە بۆ ژیانی گیانەوەرە کێویەکان یان توانین ئەم جۆرە لە سنوور بشبهێنین بە هەمان ئەو سنوورە دەستکردەی کە مرۆڤەکان لە نێوان وڵاتەکانە بۆ مرۆڤەکانی دیکەیان بەدڵنیاییەوە بە شێوازێکی مەترسیدارتریشە چونکە ئەمان پارچە پارچە لە ناوچەیەکی سروشتی گەورەیە هەر خەڵکە و هەستاوە سیاجی کردووە بۆ خۆی زۆر زۆر کێشەیە بۆ گیانەوەر کە ناتوانێت لەم بەری شاخەکەەوە کە ڕەنگە کۆمەڵێکیان پۆپیلیشنەکەیان لە شوێنێکە گیرسابێتنەوە یەکێکیان کە ئیتر شوێنی لێ تێکچی و پەرتەوازە ئەبێ ئەو پەرتەوازە بوونەیە وای کردو کە ئێستا بۆ نمونە گیانەوەرێکی وەکو پڵنگ تۆپڵ لە ناوچەکانی هەرێمی کوردستانە هەیە پۆپیلیشنێکی گشتی دانیشتوانێکی وەکو خۆمان پێڵێن دانیشتوانێکی ئەویان نییە هەمویان پێکەوە بن ئەو پەرتەوازە بوونە ئەوەی کە ئێمە پێڵین فراگمنتیشنی هابیتاتەکەی یەکێک لە هۆکارەکانی سیاجکردن و جادەلەیان و ئەوانەیە کە مەترسیە بۆ سەری با بەردەوام بین لە گەڕانەکەمان زین لەناو سروشتا چی دیکە دەبین. خات و هەنایەوە لەسەر چی بنەمایەک ئەو ناوچەیە هەڵەبژێرن بۆ ئەوەی کە کامێرەی تیادا بنێن عادەتەن ئێمە زانیاری پێشینەمان هەیە کە ئەو گیانەوەرە ئەکرێت لێرە هەبێ بەڵامەوەیە بە چاو نەمان بینیوە بۆی بمانێ بە چاو ببینین زیاتر شوێنێک هەڵەبژێرین کە
لەلایەن گیانەوەرەوە دیارە بەکارهێنراوە شوێن پێیتیایە و بەرفراوانە ینی زۆر تەسکنێ چکان دەتن کامێرەکە ئەبێ 5 مەتر مەودای هەبێ بۆی بتوانانی گیانەوەرەی بە تابەتێگەر بۆ پڵنگ بگەڕێ پڵنگ خۆی تقریبان ئەبێت لە 40 سانتیمەتر بەرز بێت ئەنجا کامێرەکە دابنێ ینی کامێرەکە بەرزەکەی 40 سانتیمەتر بێ بۆی بتوانانی هەموو لە شیشی دەرکەوێت ئەبێت تۆزێ دوور بێت چونکە گەر لە نزیکەوە بێ و کاتە تەنها بەشێکی لای سکوانەیە بینیت بێتتر وڵات پێمان تۆ دەستنیشانی بەردەکە بکە با منیش هاوکاریت بکەم بۆەوەی کە پێکەوە بتوانین ئێ باشە بەسەڵە ئەتوانین ئەمە ببین ئێرە کێ باشە لێرە داینین ڕکات ئێرەوە ئەگەر حیوانیش ئابێرەیە بێ لێرەوە ئەیگرێت ئەگەر بۆ ئەوێش گڕوە هەری گرێت لەوێشەوە گەر ئاوا بێتەوە هەری گرێ ینی شوێنێک بێ بەسێ سوود شوێنێکی تا چەند ینی چەند جار هەبوو کە با بڵێن کامێرە دابنێن و مەترسی لەسەر دروست ببێ دەستی مرۆڤی پێ بگات و ببرێت یاخود بۆن منە بشکێنرێت ئایا ڕوبەڕێوەشتانە بوونەتەوە؟ بەڵێ خۆی یەکێکی تریش لەو هۆکارانی کە ئێمە زۆر بە حەزەرەوە شوێنەکە هەڵەبژێرین ئەوەیە کە شوێنێک بێ خەڵکی پیانە ڕوات چکە ئەم بەتایبەتی ئێستاش لە شاخی پیرەمەگرونی شاخی پیرەمەگرون پەسانێکی زۆری لەسرە لەلایەن خەڵکەوە ینی بەردەوام خەڵکیەتە سەر شاخەکە ئەوانەی کە ئاژەڵدارن ئاژەڵشتە هێن لەسەرەوە ڕاوچیشی زۆر لێیە بەڕاستی زەختێکی زۆر گەورەی لەسرە من بۆ خۆم بەتایبەتیش وەرزەکانی سا لە وەرزی بەهارە هەموو کەسێکێتە سەر شاخ و هەز بە بەرپرسیارەتی ناکەن ینی کامێرەکە بینێ ڕەنگە ڕاوشی بێت نەیەوێت دەرکەوێت لە کامێرەکەی هەڵێگرێتەوە ئەی با من تا سا لە پیرەمەگرون 6 کامێرەم هەر ئاوا دزراوە بەڵێ بەتەنها لە شاخی پیرەمەگرۆن چکە زۆر هینی لەسەر کامێرە بکەم تابان پامێک بۆ تەواوی هاوڵاتیان ئەم کامێرەیە لە ڕێگەی ئەم کامێرەیەوە ئەو داتایانەیە تۆمار ئەکرێت کە پسپۆڕەکان یاخود توێژەرەکان لە بابەتی ئاژەڵی کێوی یاخود لە با بڵێن پسپۆڕەکانی تر لە بوارەکانی ترا پێویستیان بە تەواوی ئەم داتانە بێت بۆ ئەم داتانە گرنگن بۆ بەرەو پێشچوونی ڕەوتی زانستی هەمە جۆری زیندەوەران بۆیە پێویست دەکات کە هاوڵاتیان بە هیچ جۆرێک ئەگەر ئەم جۆرە کامێرانیان بینی بە هیچ جۆرێک دەستی بۆ نەبن و نەیشکێنن یاخود نەیبن چکە هەبوونی ئەم داتایانە لە ناو ئەم کامێرانە بۆ کەسانی کە لەم بوارە ئیش دەکەن پێویستیە و بۆ کوردستان پێویستیە بۆیە نابێت بە هیچ جۆرێک دەستی بۆ ببرێت. جگە لە هەبوونی کۆمەڵی کاریگەری کە لەلایەن مرۆڤەکانەوە هەیە هاوکات ینی ئەو بە چاو دەبینران بەڵام دوو کاریگەریتر هەیە کە یەکێکیان سروشتیە یەکێکیان مرۆییە کەویش هەبوونی دوو دەنگە یان دروستکردنی دوو دەنگە لە ناو سروشتە کە یەکێکیان هەبوونی سەوتێکی مشاری کارەباییە کە لە پشتی ئێمە و لە ناو دارستانەکە هەستی پێەکەین و سەوتەکە دەگات بە گوێچکەمان و لە لایەکی تریشەوە هەبوونی کۆمەڵێک باڵدار لەم ناوچە سروشتیە کە بە تایبەتر هەبوونی جۆری کەو لە ناو ئەم سروشتە جوانەی شاخی پیرەمەگرون هەستی پێکرێت من ئەمەوێن پرسیارە ڕاستی میوانەکەشم بکەم بزانم میوانەکەم لەم لایەنەوە هەستی بەچی کرد لە نێوان خاتوهانە لە نێوان دەنگێکی دەستکردی مرۆڤ کە دەنگی مشارە و لە نێوان دەنگی سروشت کە دەنگی کەو باڵدارەکانە لە نێوان ئەم دوو دەنگات و هەستی بەچی کرد لە ناو سروشت بەڵێ دەنگی و مشارە بیرخستنەوەیەکە کە سروشتی ئێمە لەژێر مەترسیەکی زۆر گەورایە مەترسیەکەشی دەستی ڕاستەخۆی مرۆڤی تایە یعنی هەر لە بڕینەوەی دارستانەکانەوە بگرە تەبەن ئەو کەسێک کە ئەو مشارە کارەباییە بەکارهێنێ داری سروشتی ئەبرێتەوە دار بەڕوو کە لەم ناوچەیە زۆرە زۆر جارەگاتە 20-25 ساڵ
تەمەنی هەیە تۆ ناتوانی بەدار چانەوە جێگەی بگریتەوە چونکە دارێک بۆی سوودی هەبێ وەکو ئۆکسسیجین بە مرۆڤ ئەبێلانی کەم 15 ساڵی کرده بێ 20 ساڵی کرده بێ 25 ساڵی کرده بێ لە کاتێکا تۆ ئەی بڕیتەوە ئیتر تەواوەکو وایە سەرچاوی ئۆکسسیجینی کەسێک دوانی زیاتریشت بەدڵنیایی ئەمەش لە کاتێکە خات و هاانایانی ئێمە لە کوردستان لە باشووری کوردستان بە یاسا بڕینەوەی هەر درەختێکی سروشتی قەدەغە کراوە پۆلیسی دارستان و ژینگە هەیە و زۆر جارەمانە دەبینن یاخود ئاگدار ئەکرێن بەڵام ئەوانیش کەم تەرخەمن لە ئاستی ئەم دەزرێژیانی کاکرێتە سەر سروشت لەم ناوچەیە کەمە جێگەی نیگەرانی لە ڕاستیە خات و هەندا بینەوە سەر یانی ناو بابەتەکەی خۆمانەوە بە تایبەتر کەویش هەبوونی ئەو کێشەیان ئەو مەترسیانەی کە لە ڕێگا هەستمان بەوە کرد کە بەشێک لە سروشت سیاج ئەکرێت و یاخود تەلبەند دەکرێت کەمە وەک ئاماژەت پێکرد کێشە بۆ ئاژەڵە کێوەکان دروست دەکات جگە لە هەبوونی ئەم کێشەیە چ کێشەیەکی تریان چی مەترسیەکی تر لەسەر ژیانی گیانەوەرە کێوەکان هەیە بڵێ ڕێگایەکی تر ئەوەیە کە جادەلەیانە خەڵک لە گوندەکانە زۆربەی جادە لێیان هەم بۆ ناو شاخەکە بۆ سەر شاخەکە هەم لە ناو گوندەکە خۆشیانە جادەلەیانێکی کە لە مەترسیە گەورەکان بۆ سەر گیانەوەری کێوی چونکە تو ئەو سروشتە دا ئەبڕیت و کە جادە دروستەکەی واتە پەستانی زیاتریش بۆ سەری دروستەکەی واتە ڕێگای بە مرۆڤ زیاتر هاتوچۆ بۆ ڕێگای بکەن ڕێگای سیارە بێ هاتوچۆکە ڕەشەوڵەخ بێ هاتوچۆکە مانای وایە کە تۆ تەوا ئەو سروشتە و دابڕی و گیانەوەرەکە جارێکتر ناتوانێت بێتەوە بۆیە ئەگەر جادەکە گەورەتریش بێ سیاری پێ بڕە ئەوە جارێکی تریش کێشی گەورەتر بێنێتەوە وەکوە وەک بۆ نمونە حادیسی سیارە ئەوانە کە ئاژەڵەکە ئەکوژێت یەکێکی تر لە مەترسیانی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە کەمبوونەوەی ژماری گیانەوەرانەوە هەیە ڕاوکردنە بە تایبەتیش بەداخەوە لە شاخی پیرەمەگرون نمونەیەکی زەقی ئەوەیە کە دەستی ڕاوچی بەردەوام پێئگات و لەبەر سەختی شاخەکەش لەبەر گەورەی شاخەکەش پۆلیسی دارستان پێی ڕناگەن هەم پێی ڕناگەن هەم حکوومەت هاوکاری پۆلیسی دارستان ناکات لەوەی کە سیارەی باشیان بۆ دابین بکات تاکانیان بۆ گۆڕێ بەنزینیان بۆ دابین بکات لەبەرەوە توانیان لێ دەچن ئەگەر بت بڕم ینی کە دەڵێ پۆلیسی دارستانیان پۆلیسی ژینگە هەر بەڕاستی دەبێت پۆلیسی دارستان و ژینگە لە ناو دارستان بێت بەڵام ئێمە لە ناو دارستانی و پۆلیسی دارستان و ژینگەش نبینین و بە چەندین کیلۆمەتر لە دارستانەوە دوورەوەش گرنگترین شت ئەوەشە خودی ئەو کەسی ئەکرێ بە پۆلیسی دارستان هۆشیاری هەبێ لەسەر گرنگی سروشت و گیانەوەر و ژیانی کێوی بەداخەوە وڵاتی ئێمە لە ماوەیەکە کە پارە ڕژابوو لە کوردستانە هەرچی کەس بوو هێنران کران بە پۆلیس و بەشێک لەوانە کە لەو سەر بە وەزارەتی ناخۆن هێنانن ئەوانەی کە بەلای ئەوانەوە گرنگ نەبوو پۆلیسی دارستان ئەرکێکی خزمەتێکی گرنگتری نەبوو بەلای ئەوانەوە هێنانن کردیان و پۆلیسی دارستان کە ئێستاش پۆلیسی دارستان هەم خۆیان کەم تەرخەمن هەم لە گرنگیش ئەو ئیشی خۆیان تێناگەن لەبەرەوەی هەز بە گرنگی ئیشەکەی خۆیان ناکەن بێتاقەتە بن لە دارستانەکەیە لە بریکەیەکە داننی جاری وای خەفەرن 15 شەو بێتاقەتە بن بێزارە بن خواخوانم بهێنرێنەوە شوێنێک بۆڵەکەن حەزاکەن ببرێنە ناو شوێنێکەوە دوورە دەست بێ و شەبەکەی نەبێ یانەوە لە نزیکی شارەکان بن ئەمانە هەموو خۆی بۆ خۆی کێشەیە بەڕاستی و ئەوەی تریشانەوەی کە حکوومەت خۆی هاوکاری پاڵپشتیان ناکە لە کاتێکا بنکەیەک لە بۆ نمونە لە قەرەداخ ئێمە بنکەیەک کراوەتەوە لە بنکەی وەزیارە بەنزینیان بۆ دابین نەکردوون ئێمە کوڕەخرای سروشتی عێراق هاوکاریمان کردوون 4 تایمان بۆ گۆڕیون هی سیارەکان هەر بۆ ئەوەی عوزری ئەویان نمێنێ کە بڵێن ئێمە سیارەکان مەتاعەکانی هی ئەوە نییە بچێت بۆ شاخەیە بە دوای ڕاوچیان باشە خاتوهانە باسی ڕاوکردنت کرد کە ئەوەیەکێکە لە مەترسیەکان کە لەسەر ژیانی گیانەوەرە کێوەکان هەیە تا ئێستا بە پێ و ئامارانی لە بەردەستی ئێوە هەبێ بە تایبەتر جۆری پڵنگ مەبەستمە ینی چەند پڵنگ لە باشووری کوردستان و لە پارچەکانی تری کوردستان ینی ڕاوکراوە ئێمە لە 2016 توێژینەوەیەکمە کرد لەسەر دابەشبوونی پڵنگ لە باکووری کوردستان و باشووری کوردستان بەپێی ئەو داتایەک ئێمە لە بەردەستمانایە لە بینی لە نێوان 2009 بۆ 2014 نزیکەی 9 پڵنگ کوژراون زۆری نەشیانەکەوێتە هەرێمی کوردستانەوە ئەو کوژراوانە لە جۆری گیانەوەرە دەگمەنەکانی ئەمە پڵنگە بە تەنها ئێمە توێژینەوەکەمان لەسەر پڵنگ بوو کە زۆر دەگمەنە هەم بۆ وڵاتی خۆمان هەر لەسەر ئاسی جیهانیش بە پێڕێکخراوی ICN کە ڕێکخراوێکی معتەبەرە و ئەو لیستی سووری هەیە بۆ گیانەوەران تۆمار کراوە کە ئەمە مەترسی لە ناوچوونی لەسەرە لە وڵاتی خۆمانە کە بە پەنجەی دەسە ژمێرێن ئاوا بەو شێوازە بەبێ گرنگی باەخپێدان ئەیان کوژن هەر لە ساڵ پارە لەم شاخی پیرەمەگرونە پڵنگێکی تر کوژراوە لە مانگی 2020
پڵنگێکیان کوشت هەر پاریش لە شاخی بەمە پڵنگێکی تر ئەو کەسانشی کە پڵنگەکە کوژن نادۆزرێنەوە و زۆر بە دڵنیاییەوە هەم خەڵکەکە چاوپۆشیان لێکەن ئێستا من بۆ خۆم زۆر ئیسفادە لە ڕاوچیەکەم چکە ڕاوچی شارەزایەکی زیاتریان هەیە بەردەوام لەو شاخەیان ینی سقی ئەوەشیان نییە کە بێن قسە لەگەڵ منا بکەن بۆی کەشف نەبن لە لای پۆلیسی دارستان لەبەر خۆیان دەرناخەن ینی زۆربەی کات منەچمە دەیەکانەوە پرس لە خەڵکی دێکەشە پرسم ناوی ڕاوچەکانم پێناڵن ئەیان شارنەوە ئەوە خۆی بۆ خۆی ینی زۆر خراپە ئەگەر خەڵکی دێکەش نیان شارنەوە لەسەر ئەوەی ڕف و عادەتە و قسەیان نێتە سەر ئەوەش بۆ پۆلیسی دارستان باشە خاتو هەنا جگەل لەم مەترسیانەی کە باست کرد هاوکات ینی ئەوە ئەبینرێت لە ناو بازاڕەکانی کوردستان و بە تایبەتریش لە ناو بازاڕی سلێمانی و لە هەولێر جۆرێک لە ئاژەڵی یان با بڵین گیانەوەری کێوی ئەبینرێتەوە کە لە ناو بازاڕەکانە بازرگانی پێوەکرێ کە بەشێکیان هی ناو سروشتی کوردستانن و بەشێکیان هی دەرەوەی سروشتی کوردستان و سروشتی وڵاتەکانی ترن کە هاوردەکراون و لە ناو بازاڕە زۆر بە ئاسانی ینی دەفرۆشرێت و بە بەرچاوی پۆلیسی دارستان و ژینگە و فەرمانگەی ژینگە و دەستەی ژینگە و لە هەمان کاتە هیچ ڕێکارێکیش بەرامبەرەوە ناگیرێتە بەر ئەمە چ زیانێک بۆ نمونە بە سروشت ئەگەیەنێ کاتێک ئەم گیانەوەرە کێویانە لە سروشت دابڕێنرێن بەدڵنیاییەوە نەک هەر خۆی زیانی ڕاستەخۆشی هەیە هانی ڕاوچیش ئەیات کە ڕاو زیاتر بکەن بۆی بیان فرۆشتنەوە بازارەکان بەڕاستی ینی دەستێکی ڕاستەخۆیان هەیە لە کەمکردنەوەی گیانەوەرە کێوەکان بەتایبەتیش ئەوانەی کە ڕاوی کە و سوێسکە و پۆڕ و ڕێوی و داڵ و ئەمانە ئەکەن ئەمانە هەمویان گیانەوەری دەگمەنن کە بە ڕۆژی ڕووناک لەو بازارێ ئەفرۆشێن چۆرە ژێر پردەکە جمعان من چەنەها جار خۆم ڕاوچەکانیش ناسراون من قسم لەگەڵ ڕاوچەکانیش کردووە شوێنی تایبەتیان هەیە من چوم لە پشتی دوکانەکان شاردویانەوە بەس بە ئاسانیش ئەهێنن بۆ خەڵک ئەی چۆن ئەیکڕن ئەگەر خەڵک بە ئاسانی باشە خاتوانە زۆر جار ینی ئەبینینەوە لە ڕێگەی سوۆسیال میدیا یاخود لە ڕێگەی کەناڵەکانەوە کە خەڵکانێک بە ناوی سروش دۆستیەوە ئاژەڵ و یاخود بە تایبەتر ئەو با بڵین گیانەوەرە کێویانەی کە هەن لە ناو سروشتی کوردستان یان لە دەرەوەی سروشتی کوردستانی هێنن و ئازادێکەن و جارێکتر لە ناو سروشتە ئەمە تا چەند بنەمای سروشت پارێزیە و بە تایبەتریش لەو ماوەی ڕابردووە بینیمان لە سنووری دهۆک کۆمەڵی گورچێکان لە ژینگەیەک و ناوچەیەکی تری عێراقەوە هێنابوو و لە باشووری کوردستان لێرە ئازادیان کرد ئەمانە ئایا لە ڕووی زانستیەوە ینی کردەیەکی گونجاوە یاخود کردەیەکی نادروستە خۆی بەرەڵاکردنەوەی گیانەوەری کێوی گاردێکی جوانە و بەشێکی گرنگیشە لە پاراستنی گیانەوەری کێوی بەڵام ئەگەر بە شێوەیەکی دروست بیکەیت و زانیاری پێشینە دەسەری هەبێت بەداخەوە زۆربەی ئەو کەسانی کە لە بازارەکانە باڵندەکان ئەگرنەوە ئەوە لە بەرچاو ناگرن کە ڕەنگە ئەم باڵندانە ماوەیەکی زۆرە لە ناو قەفەس ئاما بێتنەوە ئیتر توانای دەستکەوتنی خۆراکیان نییە ئەگەر تۆ بەرەڵان بکەیتە سروشتەکە ڕەنگە ببن بە خۆراک بۆ گیانەوەری تر یان سەگ بیخوا سەگی بەرەڵادی خوا یان گیانەوەری گۆشخۆری تر بیخوا سوودەکە تەنها ئەوەیە ینی خواردنێک ئەیت بە گیانەوەرێکی کێوی ڕەنگە ئەو کەوە نەتوانێت خۆی ئاگای لە خۆی بێت و چکە لە مناڵێ و ڕانەهێنا و شارەزاناتە پێویستی بەوە بێ کە دووبارە ڕاهێنانەوەی پێ بکرێت دواتر لەبەرەوە ئەو کەسانی کە ئەوانە ئەگەر دڵنیان نەبن لێی باشتر وایە بەرەڵیان نەکەنەوە بەڵام خۆشبەختانە ینی ئەوەی دڵت پێی خۆش بێ ئەوەیە کە ڕەنگە لە ناقەفەسان نیان بێت و لەبەروی خۆی مۆرکێکی سروشتیان ناوەندێک هەیە کە تایبەت بێ بەڕاهێنانی نەوەڵا بەداخەوە نییە ئەوەی ئەگەر بێن باسی کێشەی بەرەڵاکردنی ورچەکان بکەم ئەو ڕێکخراوی کە هەڵسێت بە بەرەڵاکردنی ورچەکان بە هیچ شێوەیەک هیچ پسپۆڕێکیان نییە هیچ باگراوندێکی زانستیان نییە شارەزایەکیشیان لە ژینگە و تەنانەت پێداویستەکانی ورچیش نییە چکە گەر بیان زانیا بە هیچ شێوەیەک هەڵناسان بە بەرەڵاکردنی ورچ بەو شێوەیە بە تایبەتی هەنێک لە ورچەکان کە نامۆن بە سروشتی وڵاتی ئێمە هەنێکی لە رووسیاوە هێناوە زۆربەی زۆریان بە شکڵ سیرانێک ئێزانێک ئەو جۆرە ژێر جۆرە نین لە ورچ کە لە ورچی قاوەی پێڵێن خەڵکی گوندشینەکانی و ناوچەیە و خەڵکی و ناوچەیە کوژران ینی بڵێ بەدڵنیایی ئێستاش خۆتی بینی ئەو کەسا ئیدعایەوە کە ئەم وەکوژیانیان خستە بڵێ بەدڵنیایەوە ئیدعایەوە کە زۆر جوانە ئەو ورچە خەڵک ئەچی ڕسمی لەگەڵەکرێ ینی بڵاوی کردەوە کە خەڵک لەم بەری ئاوەکەون تەسویرەکەن ورچەکەش لەوەیە ئەمە مانای ئەوەیە ئەم ورچە دەسەمۆیە و لە بەروی دەسەمۆیە ڕۆژێک هەر بۆی هەیە کێشە بمێنێتەوە ئەوش بینیمان زوو ئاگادارم کردنەوە خاتوهان ئەگەر بچینە سەر چارەسەریەکان ینی بۆ پارێزگاریکردن لە ژیانی گیانەوەرە کێویەکان و بۆ ئەوەی کە بتوانین ئەو گیانەوەرە کێوانە لە مەترسی بپارێزین پێویستەکە ئێمە چی بکەین
ئەوەی زۆر گرنگە لە وڵاتی ئێمە هوشیاری تاکە هوشیاری تاک زۆر گرنگە کە قەناعەت بە خۆی بکات کە ئەو سامانی سروشتی کە هەمانە گرنگە بمێنێتەوە چۆنیش قەنعات بەخۆیکە ئەوەی زیاتر لەسەری بخوێنێتەوە زیاتر فێر بێ زیاتر شارەزایی دروست بکات ئەو کاتە ئەگەر بەڕاستە خۆش هاوکار نەبێت هیچ نەبێ بەشێک نابێ لە کێشەکە دار ناوڕێتەوە چونکە ئەزانەی گرنگی دارچیە ڕاو ناکات چونکە ئەزانەی ئەو حیوانانی لەلای ئێمە هەیە هێشتا نەگەیشتونێت ئاستێکەوە کە ئەوە زۆر من توبتوانی ڕای لەگەڵ بگەین من وەکو خۆم شخصیان هیچ ڕقم لە ڕاوچی نییە بەڵام ئەو ڕاوچیانم پێ قاتیلە و پێوەیە کە ئەنی دژی سروشتی وڵاتن کە بە شێوازێکی زۆر هەڕەمەکی و بەبێ گوێدانە ئەوە ئەچن لێ کاتا دەکەوە کوژن بیستکەوە کوژن لە یەک کاتا هەر پڵنگێک ئەبینن بەبێ و ئیسپادی لێ بکەن ئەی کوژن هەر بۆ خۆ فشکردنەوە بێ هەر شتێک بێ بەومە بەسەر ڕاوەکەن بەڵام لە کاتێکا وڵاتی ئێمە ئەگەر بۆ نمونە جۆی گیانەوەری وکو بەرازی زۆر بوو من لەگەڵەوەیان ڕێگە بدرێت کە ڕای بەراز بکرێت لەبەر ئەوەی ئەبن بە کێشەی سروشتی ئەنێنەوە ئەمە لە هەموو وڵاتێکە لەسەر ئاسی هەموو دنیا ئەم شتانە بە شێوازی مانەجمنت و ئەوە چاودێری کرد و بەدڵنیایی و پاڵپش بەداتا بێ ئێمە ئێستا سەرژمێری هیچ حیوانێکمان لەلا نییە تا بڕیار بین بڵین ڕاوچەکان فەرمونون ئێوە ڕاو بکەن هەر بە چاویش قەرار نایە وەکو من پێشتریش باسم کە لە بەرنامەکەیە تو زۆر جار بە چاوە بینیت سوچڕ لەم ناوەیە زۆرە بەس ڕەنگە هەر هەمان ئەو خێزانە سوچڕە بن لەم ناوەیە هەن تۆ ئەیان بینیتەوە دووبارە مانەوەنێ زۆرن لەبەرەوە پێویستت بە داتای زانستی هەیە بۆی چارەسەرێکی بۆیش بیری بشم نشێتەوە چارەسەری دووهەم کە زۆر گرنگە بۆ ئێمە دروستکردی پارێزایی سروشتی ئێمە چەند ساڵە هاوارەکەین کە وڵاتی ئێمە پێویستی بەوەیە کە ئیتر پارێزراوی سروشتی هەبێ بەس لە پارێزراوی سروشتی چی ئەمە بەستەکە لێ ئەوەیە کە بۆ نمونەم شوێنێکمان هەیە پێویستە سیاج بکرێت یاخود چۆن نەخێر پارێزراوی سروشتی جۆری زۆرە بەپی ئایسێن کە ڕێکخراوی باسم کرد کە کاری دیاریکردن و تۆمارکردنی سروشت و گیانەوەرانێکی لەسەر ئاسی هەموو دنیا خۆی کرایتیریا و گایدلاینی هەیە ڕێنوێنی هەیە بۆ ئەوەی چ جۆرێک ناوچەیەکی پارێزرا و گرنگە بەپی ئەو گیانۆرانی کە هەتا بە پێوی سروشتی بەپی هەڵکەوتەی جۆری ژینگەی ناوچەکەش ئێمە بۆ نمونە لە ناشنڵ پارکی هەڵگورستەکرانمان هەیە کاتی خۆی ئەمە پرۆژەیەکی شخصی پارێزگاری هەولێر بوو ئەم کاری کردووە ینی لەبەری پارەکە هەبوو کۆمەڵێک پسپۆریان لە نەمسا ئەوانە هێنا بوو کە بەڕاستی شارەزای وڵاتەکە نەبوون داوان لە ڕێکخراوی سروشتی عێراق کرد داتاکانیان باتیان داتا ئێمەیان بەکارهێنا بەڵام لە دوای ئەوەی کە پارە نەما با بڵێن ئەوروپیەکان ڕۆشتنەوە پرۆژەکە وەستا و یعنی بەڕاستی ئەو ناوچەیە بوو بە کاولکاری چونکە وا ئەدعاەکە کەمە ناشنڵ پارکە و لەسەر ئاسیجانی وایە ناوچەی پارێزراوی سروشتی بنەمەکان زۆرن ینی جیاوازن ئێستا ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی عێراق ئەو ناوچانەمان دیاری کرۆ کە لە ڕووی هەمە جۆری زیندگەیەوە گرنگن ئێمە جۆرێک لە ناوچەی پارێزرامان دیاری کرۆ کە پیانەوتێ KBA و IBA و IPA IBA ینی important bird area ینی ناوچانی گرنگە بۆ باڵندا important plant area ناوچانی کە گرنگن بۆ ڕووەک ئەمانە هەمووی سروشتی کە باسیەکەین نەک ئاژەڵی ماڵی بە هیچ شێوەیەکی مەتەداخۆریان ناکەین لەگەڵ KBA area لەسەر ئەساسی هەبوونی هەنێک جۆری گیانەوەر و خشۆک و ئەوانەیە کە زۆر دەگمەن و گرنگن لەسەر باشووری کوردستانە چەند ناوچەمان هەیە کە ئەو بنەمانی تیا پەیڕۆ بێت کە هەمە جۆری زیندەوەری تیاابێ و پێویست بێت کە بکرێن بە ناوچەی سروشتی و ناوچانە ئێمە 45 ناوچەمان هەیە لە هەرێمی کوردستانە دیاری ماکرۆ کە گرنگن لە ڕووی هەمە جۆری زیندەیەوە ئەکرێ ناوی چەند ناوچەیەکیان بە دیاریکراوی ئەماژە ئێمە لە دهۆکەوە دیاریمان کردو هەتا گاتە هەورامان با بڵێن هەورامان و دەربەنی خان و قەرداخ و پیرەمەگرون و شارباژێر و لە دهۆکەوانە ناوچەی گارا و لە هەولێر بارزان و هەڵگو دووسەکران و ئەوانش بەدڵنیایی و ئێمە لە ڕووی من بە تەواویش ئەو شتم لا ڕوون نەبوو ینی کاتێککە بۆ نمونە باسی ناوچەی پارێزراوی سروشتیەکەی ئەو خاڵەشەکە بۆ نمونە خەڵکی ناتوانێت سەردانی و ناوچەیە بکات جۆرەکەی ئەزانێت ئەبێ ڕێک بخرێت ئەو گەشتیارانێکین ناوە ئەبێ بە شێوازێکی ڕێکخراو بێ لەسەر لە زۆر وڵات هەیە کە چیتە ناوچەیەکەوە بۆ مناڵێت تەنها 100 کەس ئەمڕۆ بۆی هەیە بێتە ناوەی تر تاو ناتوانانی ڕێگەتان بین ئەبێ بۆ شێوەیە بێ بۆی ئەوش بیر نەچێت ئێمە لەگەڵەوەیانین کە بە هیچ شێوەیە کە ئەڵی ناوچەی پارێزرا و سیاج بکرێت سیاج و کوتم لە بەرنامەکەشا مەترسێکی زۆر گەورەی هەیە بۆ گیانەوەر و ڕۆکیش ئەو نمونانەمان لە بەردەمایە کە لە شوێنێک سیاج بکرێت بە تەواوی سروشت ناوچەکە تێکەیرێ ئێمە لەگەڵەوەیان کە ناوچێکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە دانی پیابنێ لە لایەن حکوومەتی بەخاو دانی پیابنێت و لەسەر ئاسی ئینتەرناشنالیش ئەو معیارانە بیگرێتەوە کە ICN دیاری کردوون و چاودێری بکرێت پۆلیسی دارستان کارا بکرێت ژماریان زیاتر بکرێت چاودێری ڕاو داربڕینەوە
بکرێنەوە بە تەواوی کۆنتترۆل بکرێت هاتوچۆی خەڵکی کۆنتترۆل بکرێت و تەنانەت ئەو سیارانەشی ئەبرێت ئەو ناوچەیە و بە تەواوی لەژێر چاودێری پۆلیسی دارستان و ئیدارەیەکی مححمەکە ئیدارێکی بۆ دابرێکە و ئیدارێ سەرپەرشتی هەموو شتێکیش بە ڕێگەی پێرمشن و ڕێگە پێداوی ڕسمی بێت و نابێ هەرم و کەسێک بە ئارژۆی خۆی بچێدار ببڕێتەوە گۆڵ هەڵکەنێ ڕۆک خۆکاتەوە. زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت خاتوهانا زانیاریەکانت زانیاری گرنگن و هیواخوازیین کە تەواوی هاوڵاتیانی بتوان سوود لە زانیاریەکانت وەربگرن و تۆ هەر بمێنی بۆ پارێزگاریکردن لە سروشتی کوردستان و بۆ پارێزگاریکردن لە ژیانی گیانەوەرە کێوەکان لە کوردستان. بەڵێ دیارە بینەرانی خۆشەویست وەکەوەی کە میوانەکەم ئاماژەی پێکرد پێویست ئەکات کە ئاستی ڕۆشنبیری تاک بەرز بکرێتەوە بۆی کە پارێزگاری لە سروشتی کوردستان و بە تایبەتریش پارێزگاری لە ژیانی گیانەوەرە کێوەکان بکرێت. و هاوکات تاکیدی لەوە کردەوە کە 45 ناوچە لە باشووری کوردستان گونجاوێتیان هەیە بە پێی بەدواداچوونەکانی ئەوان بۆی کە بکرێت بە ناوچەی پارێزراوی سروشتی. ئەمە پێویستە ڕێکخراوە نێو خۆی ژینگەکان و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشت بەو بنەمانی کە دیاری کراوە ئەو ناوچانە وەک ناوچەی پارێزراوی سروشتی بناسێنێت و کار بۆ ئەو لایەنە بکات بۆ ئەوەی هەمە جۆری زیندەوەری لەو ناوچە پارێزراوە سروشتیانایان لەو ناوچانی کەمان دیاریان کردووە پارێزراو بێت. و هاوکات تاکیدی لەوە کردەوە کە پێویستە ئەو ڕێنمایانەی کە تایبەتن بە پارێزگاریکردن لە ژیانی ئاژەڵی کێوی پێویستەکە ئەمانە جێبەجێ بکرێن و ڕێگە نەدرێت کە ئاژەڵەکان یاخود گیانەوەرە کێوەکان ڕوبەڕووی ڕاوکردن و لە ناوچوون بکرێنەوە. تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.